ڕەنجەکەشم هەمووی بە فیرۆز بوو. مەرج نییە شووتی خراپ بێ و دەرمانی خوارد بێ، مەسەلە دەرمان نییە و شووتیە. ئەم هەموو شووتە لە ئەم زراعەتی منە بەجێما هەر شووتێش 500 بۆ من زۆر زۆریە کرد. ئەگەر بەهاتە و ئەم شووتێ ڕقە نەبووایە بەشی یەک ڕۆژی هەموو پارێزگای سلێمانیە کرد. من لای جوتیارێکم لە سنووری ناحەی ئاغزلێر کە زیاتر لە 2.5 شووتی کردو و بەڵام سەرجەمی بۆتە ڕقا. من پێم خۆشە پچمە لای خۆی کاک فەهەد ئەم کاتە باش ئەم شووتێ لێ بکرە. ئەم شووتێ بۆچی بۆتە ڕقا؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەم شووتە من تقریبا 10 بۆ 12 شووتیم کردیوم. ئەم 12 شووتە ئەگەر بەرهەمی باش بواە و ڕقە نەبواە بەلای کەمەوە 150 بۆ 200 تەن شووتی دەرەکە لە کاتێکە ئەو شووتە هاتی بێ. شووتەکەمیش ماشەڵڵا ئەوە ئەگە کامێرەکە بسوڕێنیت بۆ شووتەکە زۆربەی هەرە زۆری شووتی لە 5 کیلۆ بەسەرەوە مەرغوبە، زۆربەی هەرە زۆری 5 کیلۆیە 5 کیلۆ بەسەرەوە، بەڵام ئیتر زۆربەی هەرە زۆری بووە ڕقا. کەم شتێکم لێ فرۆشت، بەڵام لەوانێ ئەوەی منی فرۆشت بێتم بەو کەسەی کە دام پێی لەوانێ ئەوش هەر زەرێری لێکرد بێت لەبەرەوەی شووتی ڕقە ناخورێ. بۆ نمونە تەماشا ئەم شووتێ بکەی دەگەر ئەو شووتە ڕقەیە خۆی شووتی ئەگەر ساغ بێ کە نوکی چەقۆت گەیان دە شووتی دەبێ بتەقێ لەم سەر بۆ ئەوسەر ئەوەندە دەبێ بتەقێ، بەڵام ئەم شووتی ڕقە وات بە چەقۆ هەرچەند حولی پێوەدەی هەر نایبڕێ لەبەرەوەی ڕقە. تەماشا شووتێکە ئەوە شووتەکەیە ئەگەر کامێراکە بسوڕێنی بۆ ناو شووتەکە ڕقە و شووتە ناخوری ئێستا تامی هیچی نییە، لەوانەیە بگرە خواردنی هەر خراپیش بێ. مەرج نییە شووتی خراپ بێ و دەرمانی خوارد بێ، مەسەلە دەرمان نییە و شووتە کە بۆتە ڕقە هەر کەش و هەواکەیە نازانم یان ببوورە نازانم کەش و هەواکەیە یان حەشەراتە یان چییە نەمزانیوە تا ئێستا لە چیەوە دروستە بێ وە بڕواشم وایە تا ئێستا فەلاحێکم نەبینیوە بڵێ هیچ فلان شتەکە بێتە ڕقە. هەیە بە مەزەندەی خۆی هەیە ئەڵێ ساڵی تەڕە ساڵ باشە، ساڵی وشکە ساڵ ڕقی زۆرە، نازانم ئاوی زۆر بدەیوە، ئەمانە هەمویان مەزەندەیە. ئەم ساڵێکی تەڕ بوو پڕبارانایی بوو بۆچی وای؟ ئەم ساڵێکی زۆر تەڕ بوو بە شووتی بەهاری زوو ئەمەی کە بە جەمەلۆن بە لایلۆنێکین ئەو باشتر بوو، بەڵام ئەو شووتێ تۆزێ وەجبەی تاخیرتر بوو قەنەعەت کە لەوانەیە هەبێ لە 2.5 شووتە شووتیەکی باشی نەخوارد بێ. ئەو شووتە تقریبا لەوانەیە دەوری 10 کیلۆ بۆ 12 کیلۆ بێ. ئەم 12 کیلۆیە ئەگەر کیلۆی بە 500 دینار بێ بای 5-6 دینارە، یعنی لە 5-6 دینار ئەم هەموو شووتە لە ئەم زراعەتی منە بەجێما هەر شووتێش 500 بۆ من زۆر زۆریە کرد، هەم بۆ من هەم بۆ کەسەی لێم یەکڕی هەم بۆ کەسەی بۆ سەر سفرە دەیکڕی. باشە ڕۆژانە چەند ساعت لێرە خزمەتی ئەم زراعەتت کردو بۆم شێوازی لێیان؟ من ئەم زراعەتە لە مانجی تقریبا 4 تۆ یەکەم چەندووە، سەرەتای مانجی 4 لە مانجی 5 لەم عەرزەیە چاندوومە، لە مانجی 5 هەتا 10 من خەریکی ئەم شووتیە بۆتم، بەڵام ڕەنجەکەشم هەمووی بە فیرۆز بوو.